ئەمەی کە دانابوو تەنها بۆ ئەوەی مەسەڵەن بۆ مەوزوعی F-35 بێت چونکە تورکیا بەشدار بوو لە بەرنامەی F-35 ئەوایە وەری بگرتایە وەکو یۆناان و وڵاتانی تر هەتاکو ئاخیر فڕۆکە پێش ماوەیە کەوتە خوارەوە ئەو فڕۆکە F-35 کە لە ئەمریکا کەوتە خوارەوە ئەوە هی تورکیا بوو بەشی تورکیا بۆ باید تەسلیم تورکیا بکرێت ڕایان گرت کەوتە خوارەوە بڕوامەکەوی داتێ چونکە نیزامێک لێرە سەیر هەیە تورکیا تۆ موشکی S-400 وەرگرتووە ئەم موشکانە هەنێ شوێنی هەیە مۆری سووری لێدراوە تورک ناتوانێت بیکاتەوە سەیری بکاتن ئەمە چییە دوایەوە ئەجیزەی ئستشعار هەیە تۆ F-16 ئەمریکیت هەیە چەکی ئەمریکیت هەیە ئەم موشکانە استشعارێکە ئەتوانێت بیخێنێتەوە لە ئاسمانە توانێت بیخێنێتەوە پێڵەن مستەشعرات ئەتوانێت بیخێنێتەوە نهێنی بەعزە شتێکی بزانێت چونکە چەکی رووسی بەرامبەر بە چەکی رووسی استشعاری نییە بەڵام بەرامبەر بە ئەمریکی هەیەتی واتە تۆ ئەمەد کە هێنایە مەدانەوە من F-35 نادەمێت بۆ بڕاش ناکەم بیداتێتم